لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم اجعلنا للمتقين إماما. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگبوون وەکو سەرەتای هەموو بەرنامەکاندا پێناسەیەکی بەرنامەکەمان دەکەینەوە. بەرنامەیمە ئەو بەرنامەیە کە تایبەتە بە دروستکردنی پێشەنگی چاکدا. وەکو دیارە ئەم سەردەمە سەردەمەیەکە کە سەردەمی پووسیە کۆمەڵە کەسێکیان بەناوبان کردیە کە هیچیان لە هەمبانەدانە. ئێمە دەبێ ئەم ساحەیە یان ئەم گۆڕەپانە چۆن نەکەین لە بۆیان، چونکە گەر بێت و چۆڵکردنی ئەم گۆڕەپانە بوو ئەم جۆرە کەسانەتەوە هۆی ئەوەی کە کۆمەلگا و هەروەها جیهانیش بەرەو هەڵدێر دەچی، جیهانیش بەرەو بەڕاستی کە داهاتوویەکی نادیار و ڕەش دەچی. بۆی بەرنامەکەیمە کە ئەو بەرنامەی تایبەتە بەوەی کە چۆن دەتوانین پێشەنگێک دروست بکەین کە خاوەن پەیامی، خاوەن دیدبی، خاوەن ئامانجی، خاوەن بەهابی، بەڵام ئەم هەموو شتانە پەیامێکی بەرز، دیدێکی بەرز، ئامانجێکی بەرز، هەروەها کە باسی ئامانجێکی بەرز و هەروەها بەهایەکی بەرزی هەبێ. کە لە بەرنامەکانی تردا باسی پێنج بنچینەمان کرد، گوتمان پێنج بنچینەی سەرەکی هەیە کە چار سێیان بە تێر و تەسەلی باس کردیا. بنچینەیەکەم کە پێویستە کەسی پێشەنگ بەهای هەبێ، لە پاشەوە کەشی پێشەنگ کە پێویستە پلانی هەبێ، کەسی پێشەنگ کە لە ڕووی پەیوەندیەکان پەیوەندیەکی تۆکمەی هەبێ. ئینجا هەر یەک لەوانش کە چەند خاڵێکمان تێدا باس کردیا. لە پاشەوە هاتینە خاڵی چارەم بچینە بنچینەی مەهارات لێهاتوویەکان یان کاراییەکان یان تواناییەکانی مرۆڤدا کە گوتمان ئەویش دەکەینە پێنج خاڵ کە تاکو ئێستا کە لە بەرنامەی 77 هەروەها بەرنامەی 78 باسی بەڕێوەبردنی خودمان کردیە کە چۆن دەتوانێت ئینسان خودی خۆی بەڕێوە بە. وەکو دیارە لە بەرنامەی 77دا باسی بەڕێوەبردنی کاتمان کرد، هەروەها لە بەرنامەی 78دا باسی چڕبوونەوە و لەسەر یەک شت کە پێی دەڵێن پێویستە کەسی پێشەنگ تەرکیزی هەبی. کەسێک دەبێت خۆی بەڕێوە بە کە کاتێک کەسێک دێن بزانی ئەو کەسە ئایا دەتوانی خۆی بەڕێوە بەیانە، تەمەشا کارەکەی دەکەین ئایا چەند گرنگی بە بوارەکەی خۆی دەدا، ئایا بوارێکی هەیە لە 150 زیاتر گرنگی پێ بدە. ئەگەر بێت و بوارێکی هەبی تاکەواتە تایبەتمەندیەکی لە بە خۆی هەڵبژاردە. اینجا ئەو بوارە کە پێی دەوترێ پسپۆری هەرما گوتمان لە کارەکەشیدا پێویستی تەرکیزی هەبی بە شێوەیەکی چڕ کە گرنگی بە کار و چالاکیەکانی خۆی بدا، کە ئەوەش دەبتە هۆی ئەوەی کە ئینسانەکە کە بتوانی لەم دوو خاڵە کە دەبتە کەسێکتە بتوانی کە خۆی بەڕێوە بە. خاڵی سێم کە پەیوەستە بە بەڕێوەبردنی خوددا پلاندانان بۆ قۆناغەکانی دەرکەوتن. دیارە ئەگەر بێت و قۆناغەکانی دەرکەوتن خۆی دەرکەوتن بەڕاستی یان شوهڕە بەناوبانگ بوون بەڕاستی ئافاتێکی گەورەیە. ئەگەر بێت و ئینسان پەروەردەیەکی تەندروست نەکرابی لە ڕووی ئیمانیدا، لە ڕوو ڕوحیدا، چونکە بەناوبانگبوون دەبتە هۆی ئەوەی ئیخلاس نامینێ. ئیخلاس نامینی وەی لێدە ئەو ئینسانەکە لە بۆ بەناوبانگبوون کارەکان دەکا، بۆ ڕازیبوونی جەماوەر کارەکان دەکا، لێی تێک دەچی. بەڵام ئەگەر بێت و پلانی هەبوو بۆ قۆناغەکانی دەرکەوتن، چونکە دەرکەوتنی خێرا دەبتە هۆی نەمانی خێراش. ئەو کەسە هەموو شتێک پلەبەندی هەیە، دەرکەوتنیش دەبێ پلەبەندی هەبێ. بۆیە گوتمان کە بەناوبانگبوون بەڕاستی خەتەرە. حتا قەولێکی ئیبراهیمی کوڕی ئەدەم هەیە، ما صدق من أحب الشهرة. دەرێ ئەو کەسە کەسێکی ڕازگۆ نییە کە کەسێک بی کە داوای شوهڕەت بکە، کە شوهڕەتکردن کەواتە ما صدقە، کەواتە ئیخلاسەکەی تێدا نییە. ڕاستە بەناوبانگبوون دەبتە هۆی ئەوەی کە خەڵک لە دەوری ئەو کەسە کۆ دەبتەوە، هەروە کاریگەری ئەو کەسە زیاتر دەبی. بەڵام ئەگەر بێت و لە کاتێک ئەم کەسە پەروەردەیەکی ئیمانی تەواو نەکراوێ لە ڕووی تەزکیە نەفسدا، لەوانەیە ئەم کەسە زۆر بە ئاسانی کە ئیخلاسی نەمینێ، زۆر بە ئاسانی کە ئینسان ئیخلاسیش نەمێنێت لە بۆ کارەکەیدا. ئینجا گۆڕانکاری خەتەری بەسەدادێ
کارەکەی بەناوبانگە بوونەکەی بەکاردێن لە بۆ ئەموری دنیایی ئینجا لە بۆ پارەیە لە بۆ دەسەڵاتە ئیمتیازاتێکی کە بدرێن دەسەڵاتێکی بدرێن یان لە بۆ گەیشتنە بە حەز و ئارەزەکانی دنیادا. بۆیە قسەیەک هەیە کە لە حیکمەتێکی عەطائیەکانە ئەدفن وجودەکە في أرض الخمول کە باسی چ دەکا باسی ئەوەی دەکا ئەدفن وجودەکە یعنی خۆت ناوبانجی خۆت و هەروەها شوهڕەی خۆت و هەروەها ناسینی خۆت في أرض الخمول خۆت بشارەوە لە شوێنێکدا کە لە زەویەیەکی مردوو فما نەبەتە مما لەم يدفن باش بزانە کە شتێک ئەگەر بێت و دەفن نەکرا چێ ما نەبەتە ئەو بەرهەم نایە گەشە ناکە لا يتم نتاجه هەروەها ئەگەر بێت و دەفنیشی نەکرد هیچ نیتاج و هیچ بەرهەمی ناوی کە پندێکی جوانە ئەگەر بێت و کەسێک دەیهەوێ ببتە کەسێکی خاوەن پەیام خاوەندی دووبەهای جوان دەبێت بەڕاستی وەک دنکە گەرمێک وەک دانەوێڵەیەک وەک ئەم شتانە کە لە زەویدا خۆی بشارتەوە بۆ ئەوەی پێ بگە بۆ ئەوەی تێ بگە بۆ ئەوەی بتوانی بەڕاستی لەگەر خۆی دابنیشی بزانی ئەو کارە ئەو دەرکەوتنەی لە بۆ چییە چییە کاتێ فەما نەبەتە مما لەم يدفن شتێک کە پێناگەی شتێک گەورە ناوی شتێک گەشە ناکات ئەگەر بێت و نەشاردرێتەوە تەمەشا هەموو ئەو گژوگیانە دەکەین سەرەتا چییە تۆیەک ئەو تۆیە لە ناو زەوی دەشاردێتەوە کەس نایبینی بەڵام سەردەمێک دەبینی دارێکی گەورە لێ دروست بە دارێکی بە بەرهەم کەواتە سەرەتای دەرکەوتن سەرەتای خۆشاردنەوەی هەر کەسێک خۆی نەشارتەوە بۆ ئەوی پێنەگا تەنها مەبەستی دەرکەوتن بوو بە علمێکی کەم بە زانیاریەکی کەم بە ئیمانیەکی کەم بە ئەزمونیەکی کەم ئیلام کەسە بەڕاستی ئاخیرەکە تووشی نەکسەیەکی گەورە دەبی تووشی داڕوخانێکی گەورە دەبی چەندەها کەسمان دیتە کە لەوانەیە لە جانبی زانستی بڕین کاکە ئەو کەسە با دەرکەوێت بەڵام لە جانبی ئیمانی لە جانبی تەزکیەدا ئەگەر بێت و کاتت نهادبی نەتوانی کۆنتڕۆلی خۆت بکەی لەو کاتە ئەو ئینسان دەبتە هۆی چ هۆی ئەوەی کە بەڕاستی زەرێکی گەورە لەو دەرکەوتنەدا زاروێ زەرەری لە خودی پەیام و دید و ئامانجەکانی خۆشی دەدا مرۆڤ حەز دەکات زوو دەرکەوێت ئەوە صفەتی ئینسانە بەڕاستی کاتێک تەمەشا دەکەن خولق الإنسان من عجب ئەی سروشت و طبعی ئینسان چییە عەجەلەیە حەزی لە شتی خێرایە ئەگەر بێت و زەرەری شتی دابێت هەروە خوای کە وەکانە الئینسان عەجوولە ئینسان کە حەزی لە هێشتەکان بە خێرایی بکات دەیوێت زوو بەروون ببینی وەکو دەبینی بەڕاستی ئەو سەردەمە سەردەمێکە کە دەبینین سەردەمی تەقینەوەی زانیاری و هەروەها سۆشیال میدیا کە دەبتە هۆی ئەوەی کەسێک کە هیچی لە هەمبانەدانیە حەز دەکات لەبەرەوەی فلان کەس قسەی دەکات منیش قسەی دەکەم حەدیثێک داینیتە ناو حەدیثەش دەزانیم ڕاستە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بەلیغوا عنی وەلەو ئایە گومانی تێدانێ لەوە بەڵام تۆ دەرکەوتنت بەو شێوەی کە ئەنەما مندیلێک لەسەر خۆدەنەی و ڕدێنێک بەردەدەی و لە پاش ئەوەی کە خۆت دەردێخی کە کەسێکی بانخوازی گەورە و خاوەن زانست و خاوەن علم و خاوەن چەندەها ئەزموونی کەواتە لێرە خەلەلەکە لێرەیە خەلەلەکە لەوەی نییە بەلیغوا عنی وەلەو ئایە ئەگەر بێت و تۆ تەبسیتی بکەی بەلیغوا عنی وەلەو ئایە تەنها ئاەتەکە بخوێنیەوە مشکلە نیە بەڵام خۆت دەرخستن بە شێوەیەکدا کە کەسایەتی کەسانیتر دەبەی کە تو ئەو کەسەنی لێرەدا کێشەکەی دروست دەکات دەرکەوتنت پێش ئەوەی پێ بگەی دەبتە هۆی ئەوەی کە دەشاردرێوە دەبڕێی دەسووتێنرێی کە کەسانێک دێن بەسەرت دەکەون کە کەسانێک لە تێکت دەشتێنن بۆی ئەگەر بێت و ڕەگ و ڕیشیەکت نەبی ئەدفن وجودەکە في ئەرضی الخمولی ئەگەر بێت و ڕەگ و ڕیشێکی تند و تۆڵ لە ژێر خاکەکە دروست نەکەی لە ژێرەوە نەدبی کاتێک دێ دەرێ بە گژوگ بەبایەکی سادە و ساکار ڕاستەوخۆ هەڵدەخەڵی بەڵام ئەگەر بێت و ڕەگ و ڕیشەیەکت دانابی ئەزمونێکی زۆر شاردرابەوە ئەزمونێکی زۆر تۆ خۆت پێگەیاندیە لەو کاتێک کە دەردەکەوی هیچ کەسێک ناتوانانی تۆ یان ئەو کەسێک کە پێشەنگێکی بەو شێ بێچی لێ بکە بێ ڕشکاتەوە بۆیە پێش پێگەیشتن دەرکەوتن بەڕاستی خەتەرە هەم لە ڕووی زانستی
هەم لە ڕووی تەقوا هەم لە ڕووی ئارامگرتن کە پێویستەوە کەسەی دەردەکەوێت لە ڕووی زانستی تۆکمە بێ دەرکەوتنیش زۆری هەیە دەرکەوتنیەکی سەرەتایی هەیە دەرکەوتنیەکی گەورەی زەمە دەرکەوتنیەکی تایبەتی جزئی هەیە دەرکەوتنیەکی گشتی هەیە هەندێک جار هەیە گەر بێت و لە ڕووی زانستی بزانی ئایا چ قۆناغێک ئەو دەرکەوتنی پێویستە تەقوا کە زۆر گرینگە بەڕاستی ئەگەر بێت و ئینسان تەقوای نەبوو هەر چەندە زانستی هەبوو هەر چەندە شتی هەبوو دەرنەکەوێت باس چونکە دەرکەوتن و بەناوبانگوم ڕاستی ئافاتێکی گەورەیە کە دەبتە هۆی ئەوەی ئینسانی ئیخلاسی نەمی کەواتە دەبتە عاملة ناصیبە ڕاستە کاری جوان دەکە بەڵام کردەوەکانی هەموو پووسەڵە عمەری کوڕی خەتاب قسەیەکی جوانی هەیە تەفەقەهوا قبل أن کاتێک باز دەکا دەڵێ پێویستە کە ئینسان خۆی فێرە فقه بکە پێش ئەوەی گەورە بێ پێش ئەوەی بکرێتە شت چونکە بەڕاستی ئینسان کاتێک بووە پێشەوەی خەڵک کە کاتێک دەسەڵاتێکی فعلی کەتە دەست لەو کاتە ناپڕژێتە سەرچێ خۆی فێرە زانست و زانیاری بکە بۆیە خۆت لە تەمەنی گەنجی زۆر گرنگی بەخۆ بدە ئەگەر بێت و شتێکیش ناتوانی بەڕێوەبەی زانستەکەت بەو شێوەی نییە نەو بابەتە دەرمەکەوە لەو بابەتە خۆت دەرمێخە چونکە خەڵکی تر دەڵێن ئەو کارەی تو بەو شێوە دەبا بەو شێوەت کردبا بەو شێوەی ئەنجامت داوە بۆیە قۆناغەکانی پێشەنگ بوون کە یەکەم قۆناغکە پێویستە کە ئەو کەسەی دەهێوێت بتە کەسێکی پێشەنگ و خاوەنپەیام قۆناغێکمان هەیە قۆناغی پێش دەرکەوتنە کە قۆناغێکە پێدرێن قۆناغی خۆ پێگەیاندن لە ڕووی زانستی و دەرونی و ئیمانی کە لەو قۆناغا کە ئەو کەسە بە هیچ شێوەیە خۆ دەرناخە کەسەکە تازە پێخستە ناو ئیسلامدا پێخستە ناو مەسەلەی شارەزابوونی قورئان و شارەزابوونی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێ باسی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە یان باسی جەرح و تعدیل بکە یان باسی فلان ئیمامە هۆدەری فلان ئیمامە هۆدەری کاتێک لێی دەپرسین تەنها مانگێک کە دوو مانگە کە خوای پەروەردگار تۆبەی لێ قبوڵ کردی و هاتیە دەستی دایتە ئەو کارەیدا کەواتە خۆ پێگەیاندن لە ڕووی زانستی هەروەها لە ڕووی دەرونی خۆت بەڕاستی پەروەردەیەکی تەندروستی دەرونی مەبەستن دەرونی تەزکیەکردنە ئیمانی کە لە ڕووی ئیمان و ئیمانێکی بەهێز لەم قۆناغە خۆی دەرناخات چونکە تەندەها کەس لەو بوارە کار دەکات و کە مەسەلەی داعوەش مەسەلەیەکی فەڵی کیفایە کۆمەڵە کەسێک کردی لەسەرەتوو نییە بیکەیت لەسەرەتوو جارێ پێویست نییە بیکەیت چونکە تۆ ئەگەر بێت و بیکەی بەهەڵە دەیکەی چونکە وەلا تقف ما ليس لك به علم كعلمێکی وت نییە کە تۆ باسی ئەو بابەتە بکەیت داوانەی ئینسانەکە گوناح باریش بکەیت دووەم قۆناغی ڕاهێنان و دەرکەوتنی لاوەچی کەمە کە ئینسانەکە کەت نەمەزیشێک ئەگەر بێت و بابەتێک کراوە ئەگەر بێت و ئەو کەسە لە پاشەوەی کە خۆی پێگەیان لە ڕووی زانستی و لە ڕووی دەرونی لە ئیمانی کە پێگەیشت ئەو زارەی قۆناغی پێگەیاندنە قۆناغی ڕاهێنان و دەرکەوتنی لالاوە یعنی ڕاهێنان دەکە لەسەر دەرکەوتن کە بەڵام دەرکەوتنیەکی چ کەم لە مەزیشێکی کەمدا لە مەزی چەند برادەرێکدا قسەی لە بوارێک دەکە ئەو وارە کە لە ڕووی زانستی پێگەیشتیە دێ باز دەکە لاوە چییە شتێکی لاوە چییە بۆیە دەرکەوتنیەکی سەرەتا بە شێوەیەکی پچرپرسرە بۆ ڕاهێنان و فێربوونە تەنها دەوێت ڕاهێنان و فێربوون بکە لەسەر ئەوەی بتوانی ئایا دەتوانی ئەو ئەدا بکە دەتوانی خزمەتی ئەم وارە بکە کە دەیهەوێ تێدا بەناوبانگبی یان تێدا پێشەنگبی قۆناغی سێم قۆناغی دەرکەوتنی تایبەت کە ئەو تایبەت یعنی لە قۆناغی دووەم بڕە گەورەترە ئەو جارێ دێ لە ناو 20 کەس 30 کەس قسەی دەکا باشە کاتێکیش دێ ئەو کەسە قسەی دەکا دەبی ڕەخنا کە کاتێک ئاراستەکەی ڕەخنەکان وەربگری هەروە کاتێک ئاراستەی دەکەن ئاراستەکان وەربگری لە خۆی دەرنەچی وا بزانی کاتێک کە دەرکەوتنی لە قۆناغی دووەم هەبووە کە خەڵک هیچ قسەیان لێ نەکرێ بەڵام لەم قۆناغە خەڵکێکی زیاتر دادەشی خەڵکێکە لەوانەیە ڕەخنەی لێ بگری شتێک باز دەکە دەرێ ئەو شتە بەو شێوەی نیە دەبێ قبوڵی بکە لە پاش ئاڕەکەواتە قۆناغی پێداچوونەوەی خۆیە قۆناغی دەرکەوتنی تایبەت یعنی تایبەتە بە چەند کەسێکدا تایبەتێکە بە چەند کۆمەڵە کەسێکی بچووک نەک بێت و کە خۆی بە شێوەیەکی ناهێوێت ئەگەر بێت و لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی شەوی دەچیت لە تەلەڤیزیۆنێک بەدیار دەکەوێت تەلەڤیزیۆنە بینەری کەمە بینەری کەمە ناستە سەر تەلەڤیزیۆنێک بەڕاستی بینەری زۆر بی چونکە ئەو دەرکەوتنێکە کە پێ دەنێت دەرکەوتنێکی گشتی و ئەو دەرکەوتنە گشتیە کە قۆناغی چوارەمە دەرکەوتنی بۆ پێشکەشکردنی بیر و بۆچوون و ئاراستکردنی خەڵکە کە قۆناغی چوارەم کە قۆناغی سێم ئاراستەکردنە لە بۆ خۆی کاتێک دێ
کە خۆی دەردەخا یان دێ دەرکەوتنێکی تایبەتە بۆ ئەوەی ڕخنەی لێ بگرین بۆی ئاڕاستەی بکەن بەڵام کاتێک ئاڕاستەکرا و ڕخنەکرا و ئیدی هێدی ئەزمموی لە بۆ دروست دەوی دەبتە کەسێکی سابت لە ڕووی زانستی لە ڕووی تەقوا لە ڕووی ئیمانی لەو کاتەی پێویستە کە گاتە کەلووتکە لەم بواراندا قۆناغی سوارم دەست پێ دەکات قۆناغی دەرکەوتنی گشتی کە بە شێوێژی گشتی دەربکەوەی لە هەموو شێوێژیان دەرکەوتنیەکی جەماوەری بۆ پێشکەشکردنی چی لەو کاتێ بیر و بۆچوونەکان و ئاراستەکردنی خەڵک بەکاردێنی خۆشەویستە کەواتە لە بۆ ئەوەی ئینسانی پێشەنگ بتوانی خودی خۆی بەڕێوە بە پێویستە قۆناغی دەرکەوتنەکانی خۆی کۆنتترۆل بکە بزانی ئایا خۆی لە چه قۆناغێکدایە ئەگە خۆشی نەزانی پێویستە پرس بکە ئایا قۆناغی تێدایە پێویستە دەربکەوی کاتێک دەتوانی دەتوانی ئەو بەرنامەی دروست بکە کۆنتترۆلی بکە و دەتوانی لە پاش ئەوەی کاتێک ئەو بەرنامەی کرا ئەگەر ڕختنەی ئاراستەکرا و هەروەها ئەو قسانەی لەسەر کرا چۆن دەتوانی کە بەرەنگاری ئەم شتانە بتات و چۆن دەتوانی لە ڕووی نەفسی کۆنتترۆلی ئەو بابەتانە بکە خۆشەویستان تاکو ئێستاکە لە بەڕێوەبرنی خوددا باسی بەڕێوەبرنی کاتمان کردیان هەروەها باسی تەرکیزمان کردیە چڕبوونەوە لەسەر یەک کات و هەروەها باسی قۆناغیش تریشمان کردێ کە پلان بۆ قۆناغی دەرکەوتنەکان بکە و کە بە شێوەیەکی ڕێکوپێک بتوانی کە قۆناغی دەرکەوتنەکان کە پلانی دابنێ و ڕێکی بخۆ ئینشاءالله لە بەرنامەکانی تردا باسی چەند خاڵێکتر دەکەین لەسەر بەڕێوەبرنی خود وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا